هەلو واشنگتن بەرنمەیەکە کۆپشکا کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. بینەران و جۆگرانی عزیز ئەم کاتان خۆش و کاتی بەرنمەی هەلو واشنگتنە. ئەلبەتە بەرنمەی هەلو واشنگتن هەموو هەینیەک کاتژمێر دەی بەیانی بە کاتی واشنگتنی وڵایەتە یەکگرتووەکان یاخود پایتەختی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵاو دەکرێتەوە. بەرنمەی ئەمڕۆی هەلو واشنگتنیش تایبەتە بە ڕەخنەی بانکی مون لە سەرۆکی ئێران و زیادبوونی حاڵەتەکانی لە سێدارەدان لەوەتەی حەسەن ڕوحانی هاتوتە سەردەسەڵاتەوە. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان بانکی مون ڕۆژی سێشەممە لە راپۆرتێکیدا بۆ کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی سەربانەتەوە یەکگرتووەکان ڕەخنەی لە حەسەن ڕوحانی سەرۆکی ئێران گوتی ئەو بەڵێنانەی لە دەمی هەڵبژاردندا دای بۆ باشکردنی ئازادیەکان لە ئێران هەتا ئێستا بەدی نەهاتوون. بانکی مون لە راپۆرتەکەیدا باسی لە زیادبوونی حاڵەتەکانی لە سێدارەدان لە ئێران کرد لەوەتەی حەسەن ڕوحانی هاتوتە سەردەسەڵاتەوە ئاماژەی بە دەستگیرکردنی پارێزەران و ڕۆژنامەوانان و کەسانی سیاسی کرد و گوتی تاوانیان تەنها ئەوە بووە ڕاوبۆچوونی خۆیان یان ناڕەزاییان دەربڕی بوو. پاشان لەبارەی قەدەغەکردنی ماڵپەڕەکانی هەواڵ و سنووردارکردنی ئازادیەکان لە ڕۆژنامە و گۆڤارەکان تێبینی داوگوتی ژمارەیەکیان دووچاری داخستن بوون. بەڵام لەگەڵ ئەوانەشدا دەستخۆشی لە ئێران کرد بۆ ئازادکردنی 8 زیندانی سیاسی لەوەتەی مانجی 9 ساڵی ڕابردووە. ئەمە بابەتی ئەم بەرنمەی هەڵا واشنگتنە و من حیدەر کەریم لێرە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا بەڕێوەی دەبەم و ئەم بەڕێزانەش میێوانی بەرنمەکەن. حامید فەرازی چالاکوان و شارەزای کاروباری ئێران بنکە لە سنەی کوردستانی ئێران و محیدین پاڵانی شارەزای سیاسی ئێران و ڕۆژهەڵاتی نێوەڕاست بنکە لە کەنەدا کە بە ڕێگای سکایپەوە پەیوەندی کردووە یا بەشداریمان دەکاتن. ئێوەش ئازیزان دەتوانن لە ڕێگای ئەم تەلەفۆنەوە ڕاوبۆچوونی و پرسیاری خۆتان ئاراستەی بەرنمەکە بکەن. هەرچەندە لەسەر تەلەڤیزیۆنیشی بڵاو دەکرێتەوە ژمارەی تەلەفۆنی کە پەیوەندی پێ بکەن، بەڵام بۆ ئێستا ئەمە ژمارەکەیە 011 یاخود 001 202 619 3062. دووبارەی دەکەمەوە 001 202 619 3062. ئازیزان ئێستاش هەردوو میێوانی ئازیز ئامادەن کە حامید فەرازی چالاکوان و شارەزای کاروباری ئێران بنکە لە سنەی کوردستانی ئێران زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لەم بەرنمەی هەلو واشنگتن. سپاس بۆ ئێوە کاک حەیدەریان، خۆشحاڵم لە خزمەتتان. زۆر سپاس. هەروە کاک محیدینیشەکەم مەمنونم. زۆر سپاس. هەروە کاک محیدین پاڵانی شارەزای سیاسی ئێران و ڕۆژهەڵاتی نێوەڕاست بنکە لە کەنەدا کە بەڕێی سکایپەوە پەیوەندی کردووە یاخود پەیوەندیمان لەگەڵا کردووە. هەرچەندە تەلەفۆنەکەی سکایپەکە باش نییە، بەڵام تەلەفۆنی دەستی لە سکایپەوە قسەی لەگەڵەکەین. کاک محیدین زۆر سپاس و ئەم کاتت باش. ئەو کاتی جەنابەت باشتر و زۆر سپاس. بەخێرەتی کاک حامید ویستەکەم سڵاویشم هەیە بۆ گوێگرانی بەڕێشتا. سپاس. کاک حامید فەرازی با لای تۆ دەست پێ بکەین. ئەلبەتە بەر لەوەی بچینە باسی ڕەخنەکەی سکرتێر گشتی نەتەوە یەکگرتووەکان بانکی مون لە سەرۆکی ئێران حەز دەکەم باسی ئەومان بۆ بکەی لەگەڵ دەست پێکرد بەکاربوونی سەرۆکی ئێران حەسەن ڕوحانی چ گۆڕانێکی لە ئێران هێناوەتە گۆڕێ ئەو ماوەی کە لە دەسەڵات بووە چ شتێکی گرنگی کردووە کە جێگای خۆشحاڵی خەڵکی ئێران بێت؟ بەڵێ کاک حەیدەر، من پێم باشە مەسەلەکە لێەوە دەست بکەم کە مەسەلەی مەطرحبوون و هاتنەگۆڕی مەسەلەی مافی مرۆڤ لە ئێراندا هەمیشە مەسەلەیەکی دژوار و قڕکێشە و سەخلەت بووە، لەبەر خاتری ئەوەی کە مەسەلەی مافی مرۆڤ و بەهاکانی لە هەنگاوی یەکەمە هەر لە بنەڕەتەوە لەگەڵ بەهاو بنەماکانی سیستەمی ئاینی سیاسی کۆماری ئیسلامیە هاواهەنگی بووە، یەکی نەگرتوێتەوە، دژایەتی بووە بە جۆرێک لەباری فەلسەفی و لەباری فکریەوە. دوو هەم ئەوەی کە بەتایبەت لەو ساڵانەی ڕابردووە هەمیشە لایەنێک لە
لایەنەکانی دەسەڵات لە ناو سیستەمی سیاسی ئێرانە کە هەوڵی ئەوە بووە هەموو دەسەڵات لە پاوانی خۆی بگرێ و لایەنەکانی تر حەسف بکات لە ناویان لایەن ببات لە بەرامبەری خۆیان مەطرحکردنی مەسەلەی مافی مرۆڤی وەکو کارتێک لە دژی بەرژەوەندی خۆی زانیوە و لە بەرژەوەندی خۆیان نەدیوە شتە مەطرح ببێت جا لەو ڕوانگە من پێم وایە لە کولیەتی خۆیان سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی سەقفێکی هەیە بە هەموو لایەنەکانیەوە بۆ کە بێت بسازێت لەگەڵ ئەو پێودانگانە لەگەڵ ئەو ئەرزش و بەهایانەی کە بە ناوی دموکراسی مافی مرۆڤەوە لە سەتحی سیستەمی سیاسی جیهانیە قسەی لێوە ئەکرێ بەڵام ئەمە بۆ معنایە نییە کە دقیقاً هەموو لایەنە سیاسیەکانی ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە نسبەتی مەسەلەی مافی مرۆڤیشەوە ئەینەن یەک شێوە تێڕوانینان هەیە بە شێوەیەکی نسبی من پێم وایە خەڵقێک هەیە لە بینی ئەو لایەنانەیە بۆیە ئەمەوێ بڵێم بە لاچوونی دەوڵەتی ئاغای ئەحمەدینژاد و هاتنە سەرکاری ئاغای ڕوحانی گۆڕانێک هەرچەند کەم بە شێوەیەکی نسبی ئێمە ئەبینین لانی کەم لە ئەستی فشار بۆ سەر کۆمەلگای مەدەنی من وەکو چالاکێکی سیاسی لە ناوخۆ کە پەیوەندیشم بە زۆربەی کۆڕ و کۆمەڵ و NGO-کانەوە لە ناوخۆ هەیە پێم وایە فشار لەسەریان کەمتر بووەتەوە فشار بۆ بەعزێک لە ڕۆژنامە و ڕۆژنامەوانانی بە تایبەت کورد لە ناوچەی کوردستانە کەمتر بووەتەوە ئەگەرچی لە بوارەکانی ترە وەکو گرتن و ئەعدام و شتەکانی ترە ئەتوانین بڵێن ئامارەکان کەمتر نەبوو و زیاتریش بووە بەڵام بەگشتی من هەست بە کرانەوەیەکی نسبی ئەەکەم بە شێوەیەکی نسبی دوای هاتنە سەرکاری ئاغای ڕوحانی. بەڵێ کاک محەیدین تۆ چۆنی دەبینی ئایا هیچ جیاوازیەک بەدی دەکەی لە سیاسەتەکانی ئاغای ڕوحانی بە بەراوردکردن لەگەڵ سەرۆکی پێشووی ئیران ئەحمەدینەژاد ئەلبەتە لێرەدا مەبەستم ئەوەیە بە هاتنە سەرکاری ڕوحانی یاخود حەسەن ڕوحانی هەندێک کەس ئومێدی ئەویان دەردەبڕی کە گۆڕانکاری یا گۆڕان لە ئێرانە ڕوودەداتن و بەتایبەتی لەسەر مەسەلەی ئازادیەکان بە هەموو جۆرەکانیەوە تۆ چۆنی ئەبینی؟ دیارە کاک حەیدەر لەگەڵەوەی کە لەسەر بنەمای لێکدانەوەکەی کاک حامد دام کە ڕژیمی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی جیاواز بە پرینسیپە ئینسانی وەرزشە ئینسانیەکان دەڕوانێ و زۆرتر لە دیدگایەکی سیاسیەوە بۆ مەسەلەکان زۆنی ئەوەی کە لە دنیای دەرەوە وەک ڕخنە لە ڕژیمی جمهوری ئیسلامی دەگرێت کە مافی مرۆڤ ڕعایەت ناکا ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوانە زۆرتر بە فشارێکی سیاسی دەبینێ و ڕوانینی تایبەت بەخۆی هەیە لە مەوردی مەسەلەی بەشەر و مافەکانیدا زۆری جالبە لەو دوایانەدا هەتا خودی ڕژیمی جمهوری ئیسلامی دەستگای بەسیج راپۆرتێکی لەسەر ئەمریکا لەسەر پێشەرکاری مافەکانی مرۆڤ لە ئەمریکادا بەڵاو کردەوە و لەوێدا هەر بەو پرینسیبانەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕخنەی لێدەکیری لە چوارچێوەی مافی مرۆڤدا بەو پرینسیبانە بەرخوردی لەگەڵ پێشەرکاریەکانی مافی مرۆڤ لە ئەمریکا بە قەولە خۆی کردبوو بەڵام ئەوانەی لە پەیوەندی لەگەڵ خۆیدا قبول نین بەڵام ئەوەی کە چەندە کرانەوە لەو ماوەدا دروست بۆ ئاغای ڕۆحانیات و تەسەرکار من پێم وایە هەموو بەڵگەکان نیشان بدەن کە ئاغای ڕۆحانی لەو ماوەدا کە هاتووە و هەتاکو ئێستاش لە کار و تێکۆشانیدا ئەولەویەتی کۆمەلگای مەدەنی و مافەکانی مرۆڤ نەبووە و لە بەرنامەی دانیە هەڵا ئەگەر وای دابنێن قبولکەین کە ئەو کێشانەی کە لە نێو حاکمیەتی جمهوری ئیسلامی جناحەکانی جمهوری ئیسلامیشدا هەیە ڕەنگە ڕۆحانی زۆرتر پێی وا بێتە لە پێشدا موفەقیەتهایەکی هەبێ هەتاکو بتوانە لەو بارەوە ڕێک فشار سازکاوە بتوانێت داوا بکە بەڵام بنەمای بۆچوونەکانی ئەوە نیشان نادەن هەتا ئەگە ئەوەشی بۆ بکەینە بیان و بنەمای بۆچوونەکانی ئەوە نیشاندن لە ماوەیەکدا کە هاتوتە سەرکار ئەدامەکان زیادیان کردووە ڕۆژنامەکان زۆرتر داخراون ڕەنگە لە مەوردی کوردستاندا و داخستنی ڕۆژنامەکانەوە حامد دەسەرگێ ئەو لە نزیکەوە دەرگیری مەسەلەکانیە نەوعێک لە بێدەنگی ڕژیم بە نسبەت ڕێک لە کار و تێکۆشانەوە هەدەکە پێی وایە خەتەری بۆ دروست ناکا و ڕژیم پێی وایە ڕژیمی جمهوری ئیسلامی پێی وایە ئەوەندا وەزیەتەکە لە کۆنتڕۆلیدا کە ئەو وردە حرەکەتانە ناتوانن سەردی سەرساز بن وایلا من پێم وایە ئاغای ڕۆحانی هەتاکو ئێستا شتێکی وای نەکردووە وەک ئەوەی کە قەوڵیدا و بە پێچەوانەکەشی بێدەنگی هەڵبژاردووە دەستی جناحی دیکەشە تا ئەگە وا دابنێن بۆ توێ لێشکردنی هەویش کرابێ دەستی جناحی دیکەشی کردوێتەوە بۆی بەرخورد ناکا کە بە شێوەیەکی تونتر ئەوان بەرخورد کرد
بەڵێ ئەوە پێدەچی کاک محەدین دەنجی سکایپەکەت باش بوو تر تەلەفۆنەکەت هەر بەدەستەوە بێ بزانین چۆنێ بێتن بەڵام پێدەچێ خەریکە باشێ بێتن دەستمۆ لای کاک حامید بینە سەر مەسەلەی ئەو ڕاگەیاندنەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بان کی مون کە ڕەخنەی لە حەسەن ڕوحانی سەرۆکی ڕانگرت و گوتی ئەو بەڵێنانەی کە لە دەمی هەڵبژاردنەکان دای بۆ باشکردنی ئازادیەکان لە ئێران هەتا ئێستا بەدینە هاتۆ گووە حاڵەتەکانی لە سێدارەدانیش لەگەڵ هاتنی ئەو زیادی کردووە. ئەمە چ کاردانەوەیکی لە ئێران بوو؟ ئەلبەتە ئایەت الله سادق لاریجانی سەرۆکی دادپەروەری ئێران ئەوەی محکوم کردەوە دەڵێەوە دەستوەردانێکە دەستێوەردان لە کاروباری ئێران، بەڵام بەگشتی چ کاردانەوەیکی لەناو ئێرانە بووە ئەم قسانەی بان کی مون؟ کاردانەوەکەی ئەوە بووە کاک حەیدەر کە دەنجی لایەنە ئوسولگەراکان لایەنە پاوانخوازەکانی دەرهێنەوە کە ئەوان بەڵێ وەکو خۆتان کوتان ناڕازین لەو زۆرە ڕاگەیاندنانە، بەڵام تێر ڕوانگەیەکیش هەیە ئەڵێ کە ئەو قسانەی کە لایەنە ئوسولگەراکان ئەیکەن لەو بارەوە زیاتر مەسەفی داخڵی هەیە، ئەوان ناچارن لەگەڵ دنیای دەرەوە تەعامل بکەن، ناچارن لە وەزیەتێکی ئابووری وایان کە مەسەلەن هاتنی خانمی کاترین ئەشۆن بۆ ئێران ناچار بوون ئەوان قبول بکەن و بە ئاگایی و زانیاری ئەوانەوە بۆ پێشتر کە چوون مەسەلەن چالەکانی مافی مرۆڤ و ئەمانەیان دیوە لە ئێران. کاردانەوەکەی بوو ئەوەی کە ئەوان بڵێن ئێمە بە کۆمەلگا بڵێن بۆ مەسەفی داخڵی کە ئێمە لە بەهاو لە ئەرزەکانی خۆمان پاشگەز نەبووینەوە، ملمان نەداوە لە بەرامبەری دنیای دەرەوە کۆتانایین خۆیان تووڕە نیشان بن، بەڵام لەو لەشەوە ئەزانن کە ئیتر هاتوونە موقعیتێک کە ناتوانن لە بەرامبەری دنیای دەرەوە بێسن بۆ حەلی چەی ناوەکی ئێران لەگەڵ دنیای دەرەوەش بوو بۆ لابرنی و ئابڵوخە و تەحریمانە کە لەسەر ئێران بوو داهاتەکانیان ئازاد بکرێ و ئەمانە ناچارن ئەگەر بەخواسی خۆشیان نەبێت بە جۆرێک کۆتابێن لە بەرابەری ئەو مەسەلەیە. ڕاگەیاندنەکەی ئاغای بان کی مونیش بەڕای من بە شێوەیەکی گشتی دروستە، ڕاستە کە ئاغای ڕوحانی نەیتوانی و بەڵێنەکانی جێبەجێ بکات، بەڵام ئەی بان کی مون لە ئاخری قسەکانیشە ئەڵەیە کە لە هەنێ شوێنە دەستکەوتیشی بووە ئاغای ڕوحانی و من پێم وایە ئەمەش زیادکەن لەسەرەوە قسەکە ئاغای ڕوحانی بیرەوەکەن و بۆچی نەیتوانیوە ئەوەی کە بڵێن ئاغای ڕوحانی نەیتوانیوە تا بڵێن ئاغای ڕوحانیش ئەینەن وەکو ئاغای ئەحمەدی نەژاد بیری کردوتەوە، پێم وایە تۆزێک جیاوازی هەیە لە بینی باشە بۆچی نەیتوانیوە کەسێکە کە بەتەوە معنە بڕوای بە کاک حامید دموکراسی بە شێوەیەکی مۆدرن هەیە. ئێستا باساچی نەسەری ئەگەر کات نییە بە کاتێک زۆر نەگرم نەنا ئەڵەم ئەگەر دێر هەر لە سەقسەی خۆت بۆچی نەیتوانیوە ئەم گۆڕانکاریانە بکاتن یاخود ئەو چاکسازیانە بکاتن چی ڕێگر بووە؟ من ئەمە بڵێم ئاغای ڕوحانی من ناڵم کەسایەتێکی دموکرات و سێکۆلار لە نەوعی مۆدرنەکەی بۆ شێوەیەک ئەوروپایە هەیە وەیە تەنانەت بە نسبەتی دەورەی ئاغای خاتمی دار و دەستەی ئاغای ڕوحانی خۆ دیار و ئاغای ڕوحانی ئەوەی کە دیارە لە دەستەی ڕفۆرم خوازانی پێشڕەو نین، شتێکن لە بینی ئوسولگرایان و ڕفۆرم خوازانە، بەڵام ئەگەر بین بڵێن ئەینەن ئەویش چۆن ئاغای ئەحمەدی نژاد بیرەکاتەوە موافق و ڕازیە بەو ئیعدامانەوە بەو پێشێرکاریانی مافی مرۆڤ، من لەگەڵەوەیان نیم بە شێوەیەکی نسبی، بەڕاستی لەگەڵ نیم، بەڵکو زیاتر لەگەڵ ئەوەیە هەم کە کۆسب هەیە هەروەک ئاغای بان کی مون ئەڵێ ئاغای ڕوحانی نەیتوانی ئەو بەڵێنانە جێبەجێ کات، ناڵێن نەیویستووە. بۆچی نەیتوانیوە؟ من پێم وایە ناوەندەکانی بڕیاردان ناوەندەکانی دەسەڵات لە ئێرانە جۆرا و جۆرن، تەنیا دەوڵەت نییە کە ئەتوانێت تەسیری ببێت لەسەر ئەو شتانە بە باش یا بە خراپ. ئێمە قوەی قەزاییەمان هەیە کە بە قەولێ ئاغای دانیێل برایانی لاریجانیە مقننەمان هەیە مەجلیس یا پارلمان کەوانش ئاغایانی لاریجانیوان لێ دەستی باڵایان هەیە و ئەمانە لە بەرامبەری دەوڵەتان لە زۆربەی شوێنەکانە و لەسەر هەموو ئەمانە ڕێبەری باڵای نظاممان هەیە کە ڕای ئەویش زیاتر بەلای لایانی ئوسولگرا و بەلای مەجلیس و خۆی قەزاییە ئەشکێتەوە ئەلوێ کاری
دەوڵەت سەخت دەبێتەوە ئەگەر ڕایەکی جیاوازیشی ببێ. من لەو ڕوانگەوە مەسەلەکەکەم. بەڵێ کاک محیدین هەر سەبارەت بە مەسەلەیە ئەلبەتە بانکیمون لە راپۆرتەکەیدا بۆ کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی سەربەنەتە بێگرتوەکان دەستخۆشیشی لە ئێران کرد بۆ ئازادکردنی 80 زندانی سیاسی لە وەتەی مانجی نۆی ساڵی ڕابردووانی 3 مانگ دوایەوەی کە ڕوحانی بۆتە سەرۆکی ئێران. ئایا تۆ ئەمە چۆن دەبینی ئەم دەستخۆشیە لەو کاتێەوە کە هاتووە بێزگە لە مەسەن ئەوە 80 کەسی چەند گیرا و وەکو باسیشی کرد حاڵەتی لە سێدارەدانیش زیادی کردو. ئایا پێویست دەکاتن ئەم دەستخۆشی یاخود ئەمە تاکتیکەکە چۆنە بۆ ڕازیکردنی ئێرانە تۆ چۆنی ئەبینی؟ چاو کاک حەیدەر مەسەلەیەکی دیکەمان لەبیر نەچێت دوێنێش ئێوارەش ڕپۆرتری تایبەتی ڕێکخراینەتەوە گرتوەکانیش راپۆرتی خۆی تقریبەن بەڵاو کردوەوە قەرار وایە ئەو هەینیە لە ڕێکخراینەتەوە گرتوەکاندا متالعە بکرێت. بەڵام ئەوەی کە ئاغای بانکیمون لە حدودێکدا بە مثبەتی زانیوە عادەتەن لە پەیوەندی لەگەڵ وڵاتەکاندا وەختی هەڵسەنگاندن لە کار و سەرکار و تێکۆشانیان لە پەیوەندی لەگەڵ مافی مرۆڤ دەکرێت بەو شێوە بەرخورد دەکرێت بە کەیسی وڵاتەکان. یعنی ئەگەر نقطەیەکی مثبەت تینراوە دەڵێنەوە مثبەتە. بەڵام ئەگەر راپۆرتی ڕپۆرتری تایبەتی چاو لێ دەکەی وە کولی قسەکانی ئاغای بانکیمون ئەوەمان پێ دەڵێ کە نا بە پێچەوانە لەو کاتەوەی کە ئاغای ڕۆحانی هاتووە وەزیەتەکە خراپتر بووە. هەڵا ئەگە ئەوەش قبولکەین کە قدرەتێکی کەمتری هەیە میانە ڕەوترە بە نسبەت وەزیەتەکەەوە دەیەوێ وەزیەتێکی جێگیر بکە هەتا ئەگە هەموو بیانوانش قبولکەین بەو حاڵا وەزیەتەکە خراپتر بووەوە. قسەی من لەو پەیوەندیدایە کە هەڵوێستی ئاغای ڕۆحانی لەو پەیوەندیە من پێم وایە ئەوەش مەوردی قبول نییە کە ئاغای ڕۆحانی لە ینی تەنها لایەن یعنی حکوومەت تەنها لایەن نییە کە دەسڵاتی هەیە و ڕئیس جمهور ئەوەندەی لە دەست نایە. وەکو من پێم وایە ڕئیس جمهور بە شێوەیەک نایەوێ ئەو کارە بکات. ئێستا باوا دابنێنەوەی کە نایهەوێ بیر لە داهاتووی قدرەتی خۆی دەکاتەوە داستانێکی دیکە. بەڵام دیتمان لە زمانی ئەحمەدی نژاددا بە هەموو خراپیکارانەی کە ئەحمەدی نژاد دەیکردن ئەحمەدی نژاد دەیتوانی لە قدرەتی خۆی استفادە بکات لە جەهەتی مەقاصدی خۆیدا. بەڵام ئەگەر نیەتی ئاغای ڕۆحانی باشکردنی وەزیەتەکەیە خۆدە بۆ ئاغای ڕۆحانیش دەو پەیوەندیانەدا هەنگاوایەکی هەڵگرت پایان بەرچاو حدێقەل بە پاراستنی سنووری دەسڵاتی خۆی. بەڵام من پێم وایە ئاغای ڕۆحانی ئەوە گەرزم کردن داوەڵەوە ئەولەویەتەکەی مەسەلەی کۆمەلگای مەدەنی و مافی مرۆڤ و ئازادیەکان و دموکراسی لە ئێراندا نییە و دڵنیاشم لەوە کە ڕوانینەکەشی هەتا جیاوازە بە نسبەت مەسەلەکەوە. بۆیە من پێم وایە پشت بەستن بەو بۆچوونەی کاک ئاغای ڕۆحانی کۆمەڵک وعدەی داوە و هەڵسەنگێنین کە ئاغای ڕۆحانی لە ئەحمەدی نژاد دەبێ باشتر بێ. من پێم وایە کولی مەسەلەکە کێشەکەی لەوەدایە کە ئەو هەڵسەنگاندنە لە بینی ئەو دوانەدا بکەین. من پێم وایە ئەسڵی قەزیەکە دەبێ ئاوا لە مەسەلەکە بڕواین. ئاغای ڕۆحانی کە وعدە و بەڵێنێکی زۆرتری داوە چەندە وەفادار بوو بەعدە بەڵێنەکانی خۆ ئەحمەدی نژاد وعدە و بەڵێنی لەو بابەتەی نەداوە تا چاوەڕانی لەو بابەتی دێ بکرێت. ئاغای ڕۆحانی وعدە و بەڵێنی لەو بابەتەی داوە و دەنگەکانی لەو جەهەتەدا بەدەستهێناوە. پس کەوایە دەبووە حدێقەل بۆ حورمەتدانان بۆ دەنگەکانیش باە هەنگاوێکی جددیتری لەو بارەوە هەڵگرتایە هەتا ئەگەر لە پەیوەندی لەگەڵ سیاسەتە خارجیەکانیدا هەنگاوی هەڵگرتووەوە جێگای تەشویق بۆ استقلالی لێکراوە حدێقەل لەو مەیدانەشدا بۆ دڵخۆشی خەڵکی ئێران هەنگاوهایەکی هەڵگرتای لانی کەمەکەی لەسەر ئەو هەموو ئەعدامێک کە دەکرێت و دەنگ بەهاتایە کە چهرەی حکوومەتەکەی ئەو کە دەیەوێت لەباری دیپلۆماتیکەوە سەرکەوتوو بێ خراپ دەکات لە دنیای دراوە هەتا بە قازانجی خۆشی بێت. جا بۆیە من پێم وایە ئاغای ڕۆحانی باوەڕی بە ئەسڵی قەزیەکە نییە بۆیە لە ئەولەویەتی کاری خۆیدا داینانێت. بەڵێ بەر لەوەی بچین تەلەفۆنی بینەراون جۆگران وەبگرین حەز دەکەم داوا لە درهێنەری بەرنامە بکەم بزانم ئایا کە محیدین دەتوانێتن تەلەفۆنەکەی دابنێتن هەر بە سکایپەوە پەیوەندەکەی بکاتن بەبێ ئەوەی تەلەفۆنی دەستی ئەگەر بکرێتن بە ئەگە پێت وایە دەنگم باش دێ باشە دەنگت باش دێتن بەڵام مەگەر نماوە داوا لێکن تەلەفۆنەکە جارێکە هەڵگریەوە ئەگەر بکرێتن تەلەفۆنەکە دانێ مشکلە نییە بزانم هیچ مشکلە نیە ئەگەر نەبوو داوات لێکەینەوە دووبارە. ئێستا چینە ڕانیای دەواازەی ڕاپەڕینی هەرێمی کوردستانی عێراق کۆشان عەلی زەمانی لە پەیوەندیدایە ئەم کاتەوە باش ڕۆژ باش فەرموو ئەگە تێبینی کتێبێ لەسەر بابەتەکەمان کە تایبەتە بە ڕەخنەی بانکیمون لە سەرۆکی ئێران تێبینیەک و چ پرسیارێکت بۆ میوانەکان هەیە فەرموو. لە ڕاستیدا بۆچوونی بەندە لەبارەی بارودۆخی ئێستای مافەکانی مرۆڤ لە ئێران ئەوەیە کە
ئەوەی ئێستا ئێران دەبژێرێ دوا بە دوای ئەوەیە کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لە دوای هەڵبژاردن ڕۆحانی ئومێدێکی زۆریان هەبوو کە گۆڕانکارێکی گەورە بێتەکایەوە چونکە لەو بڕوایەدا بوون کە ئەو کەسێک بە بیرێکی زیاتر مۆدەرێتەوە دەکات و ئومێدی ئەوە هەبوو کە گفتوگۆ لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ئەمریکادا بکات بەڵام بەداخەوە لە دوای تەنانەت لە کاتێکداکە و سەرخاڵەوە بوو بەڵێن بە هەوڵاتیانی ئێران بدات بەڵێ هەوڵاتیانی ئێران بوو کە چەندین تاوانی گشت بە مرۆڤ ئەنجام درا چەند لە سێدارەدان ئەنجام درا کە ئەما بۆ خۆی بە زۆرێک لە زۆرەکە مانای کە ئەوانە تەنها بەڵێنن وە لە لای تریشەوە دەکرێ مانای ئەوەی هەبێت کە ئەوەی لە ئێراندا ئاماژەیەکە بۆ ئەوەی کە دەسەڵاتەکان لە ئێران دەسەڵاتی دابەش بوون و وەکو میوانە بەڕێزەکەتان ئاماژەی بۆدا سەر و کۆماری ئێران تەواوی دەسەڵاتی بەسەر هەموو جومگەکانی دەسەڵاتی ئێرانەوە نیە بەڵکو چەندین هێزی محافظکاری تر هەن و دەرفەتی کرانەوە و بەڵێ کاکۆشان لە وڵات تا ڕادەیەکی زۆر نوردارە من نامەوێت بەرگری لە ڕۆحانی بکەم بەڵام پێم وایە ئەو تا ڕادەیەکی زۆر ڕۆیەکی جیاوازکرەوە مامەڵە بکە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش بەڵام چەند نەیتوانیەوە بەشێکی زۆری پێوەستە بەوەی کە ئەو دەسەڵاتێکی لە فراوانی نەبووەوە نەیتوانیەوە ئەو و هەندێک جار لەوانە خورشی نەویست بێت زۆرێک لەو هەوڵانەی کە هەیەی بەدی هێنێت چونکە بابەتەکەش تەنها بابەتی ڕۆژ نییە بەڵکو زۆر جار ئەم بابەتانە پەیوەندی بە سیاقی دەستوری و یاسایی وڵاتەوەی هەندێک جار گرفتی یاساییە بۆی کە ئێستا ڕوودەداتوە بە پێشنگاری مافی مرۆڤ هەژوار دەکرێت. بەڵێ کاکۆشانەکە هیچ پرسیارەکەت بتێبینەکەت گەیشتەکە پرسیارەکەت بۆ میوانەکان فەرموو. پرسیارم تەنها ئەوەیە ئایا ئەو دۆخەی لە ئێراندا هەیە تەنها درێژەی ئەبێت یاخودا چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا گۆڕانکاری کرد و گۆڕانکاری هەڵشەی لە وڵاتی ئێران ڕوویدات. زۆر سپاس کاکۆشان لە ڕانیەوە کاک حامد بە ئەوە ڕستەی تۆ بکەین چی وەڵامەکەت هەیە بۆ پرسیارەکەی کاکۆشان هەرچەندە زۆر لە ئینەکانتان باس کرد بەڵام فەرموو ئەگەر شتێکت هەیە بیخەیە قسەکان یا وەڵامی دەوێ فەرموو. ببوورە پرسیارەکەی باش نەگەیشتە لا من پشڕانێکی تیاوەگە دووپاتی کەنەوە بۆ مەمنونە بەبەستی ئەوێ هیچ ئومێد دەگەکرێ هیچ گۆڕانێک لە داهاتوودا ڕووبدا بە هەبوونی ئەم سەرۆکەی ئێستای ئێران. بەڵێ من پێم وایە زۆر شت پەیوەندی هەیە بە هەڵبژاردننی هەڵبژاردنەکانی پارلەمان لە 2 ساڵی داهاتوو لە ئێرانە ئەگەر دانیەتر لە ناوەندەکانی دەسەڵات کە پارلەمانی ئێرانە لە 2 ساڵی ترە ئەم کاتانە تقریبا لەوێ ڕفۆرم خوازان و لایەنەکانی لایەنگری ڕفۆرم خوازان بتوانن لەوێ بە دەسەڵات بگەن و زمینەی هەڵبژاردنێکی ئازاد فراهەم ببێت تا حدێک مەسەلەکە بەلای ڕفۆرم خوازان و بەلا جودابیرانە ئەشکێتەوە. ئەوە لەو فاکتەرانەیە پیشەی دنیای دەرەکی ئەتوانێت تاسیری ببێت لەسەر ئەوە و ئەوەی کە چەندێک ئێران نیازی بە دنیای دەرەوە ببێ و هەست کە مەجبورە لەگەڵ یانە دەرویەکی تازە بکاتەوە و پێمەلی هەنێک لە پرانسیبەکان بێ ئەتوانێت وەزعەکە بگۆڕێت. کەسەوانەکەش ئەتوانێت ببێگە منتەقە ئاڵۆز ببێت و نظامیان و هێزە میلیتاریەکان بە ئیسلاح هەلی تازەیان بۆ بڕەخسێت وانێ وەزعەکە بگۆڕێ بەدایەکی ترە. بەڵێ کاک محەدی نەگای شتێک تێ بخێسەری قسانەی کاک حامد ئەجیناتم بۆ لای جۆگرێکی دیکە یاخود پێم ڕۆژنامەوانێک لە هەولێرەوە فەرموو ئەگەر هیچ شتێک تێبینێکت هەیە بخێسە قسەکانی. لەسەر لە پەیوەندی هەر لەگەڵ و پرسیارەدا کە داهاتوو دیارە غەیبگووی ناکەین بەڵام منزورەکەوەی بە تەجروبەیەکی کە لە حرەکەتی ئیسلاحخوازی لە ئێراندا هەمانە لە زمانی خاتەمیشدا هەتا دەوری ئەوەڵ کاک حامد دەفەرمێ کە ئەگەر مەجلیسیان کە لە 2016 انتخابات دەبێ ئەگەر مەجلیسیان وە چەند ڕەنگە ئومێدێک زۆرتر بێ بەڵام من ئەرزم کردن کە ئیرادەکە داستانی ئیرادەکە بڕێک کێشەی هەیە ئیرادەکە لە وجودی ئاغای ڕۆحانیدا نییە ئەگینا هەرو تەجروبەمان لە پەیوەندی لەگەڵ ئاغای خاتەمیش دی و مەجلیسیشی هەبوو بەڵام لە عینی کاتیشدا محافزەکارەکان و جناحەکانی دیکە زۆرتر وە خۆکەوتن و ئاغای خاتەمیان خستە مەوقعیەتێکەوە کە نەتوانێت هیچ
کارێک بکەوە هەموو ئەوانەش کە کردی لە دەستی بدا من پێم وایە محافزەکارەکان ئێستا ئامادەگیەکی زۆرتریان هەیە ئەگە ئاغای ڕۆحانی تەکانێکی لەو بابەتە بەخۆی بدا و جددیەتێک لە کارەکەی دیاردێ مطمئن بە کە پێشی دەگرن و ناهێڵن ئەو ڕۆتە بچێتە پێش هەر ئێستا دەبینین کە ئەوان هەتا ئەگەر لە جهتی و سیاسەتە خارجیەکانیشدا حرەکەتێک کرابێ کە نەرم ڕەویەک لە ئێران نیشان درێوە لەحنەکەی بگۆڕێ پێشی دەگرن بۆیە من پێم وایە ئومێدەوار بوون بەو شێوە کە دەورێکی دیکەوە لە مەجلسدا ئەگە قودرەتی زۆرتر بگرن ئومێدەوار بن من پێم وایە لە پەیوەند ئەگەر لە ئێستادا لە ئەوڵی کارەکەدا حرەکەتێک نەکراوە و دەنگێکی بڵند دیارڕێ من پێم وایە بۆ داهاتوو دەبێت کەم ئومێدتر بی بەڵێ ئەچینە هەولێر ڕۆژنامەوان هێمن ئەحمەد لە پەیوەندیدا کاکە هێمن ئەم کاتەوە باش ئەو کاتی بەڕێستان باش فەرموو تکاگەر تێبینی کتێبی بە کورتی پرسیار شتەیە فەرموو بۆ میوانە ئازیزەکانمان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان وەک لای هەموو جیهان ئاشنایە مەسەلەی مافی مرۆڤ لە وڵاتی ئیسلامی ئێران بە تایبەتی لای کوردان ئاشنایە شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ لە وڵاتی ئیسلامی ئێران داخەکە لەوەیە کە ناوی کۆماری ئیسلامی ئێرانە نەزانم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهاندا کاریان چییە دەبینن ڕۆژانە کوردەکان بە پەتی سێدارەوە دەکرێن کوردەکان لە ناوە خۆیان بەڕاستی هۆکارەکە دەگەڕێنەوە بۆ نەبوونی یەک هەڵوێستی سەرکردایەتی سیاسی کورد و هەر چوار پارچەی کوردستان وەکو دەڵێ تا ئێستا بە دەنگی ئەوە نەهاتوون یعنی خۆ ئەوانە تاوانیان چییە خوا خەڵکی کردونا بە زمانی کوردی قسە بکەن تەنها تاوانیان ئەوەیە نابێ بە زمانی کوردی قسە بکەن دەوڵەتێک بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە ئێران کە ناویشی ئیسلامیە نەهێڵێتن کەسێک قسە بک بە کوردی بە تەنها تاوانی ئەوە بێ بە کوردی قسە بکاتن لەسەر چەند مەسائلێکی بچووک لە سێدارە بدرێتن نازانم ئەوە چ شەرەفێکە چ غیرەتێکە دوای بۆ کوردەکانی دانیشتی ئەوێن دەرەیە کاک هێمن سەرنجەکەت گەیشتەکە هەر پرسیارێک تێتکە بە هێمنی بە هەر شێوەیە وەکو ناوی خۆت بە هێمنی بیکە فەرموو بەڵێ تەنها قسەم ئەوەیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهاندا بە دەنگ بێنەوە کوردەکانی دانیشتی ڕۆژهەڵات دەنگیان هەبێ هەردانەنیشن بچنە گۆڕەپانەکانی یاری لەوێت چاوەڕێی ئەوە بکەن کە چۆن خوشکوبرایەکانیان لە سێدارە دەدرێتن چیاڵەوەدان دانیشتوونە بە هەر حاڵ ناچارە بم ئەم پرسیارە ژەر ئارستەی کاک حامید بکەم دوایی کاک محیدنی ژەگەر شتێکی هەبێتن کاک حامید ئەتەوێ وڵامی بدەیەوە فەرموو تکایە بەڵێ من بە جۆرێک لەگەڵ قسەکانی کاکێ منە هەم وایە ئەگەر لە کۆمەلگاوە یەکی دلێرتر ببێت و کۆمەلگا بە شێوەیەکی بەرین بێتە مەیدانەوە و داخوازێکی هەبێ بە نسبەتی دەسەڵاتەوە دەسەڵاتیش بە نسبەتی ئەوەی کە کۆمەلگا چەندێ قودرەتی چەنە لێدانی هەیە و چەندێ ئەو شتێ ئەوێ ناچارە تەمچین کات وەلی هەرکو خۆشیان کوتیان ئێمەش لەناو خۆمانان کێشەی ناکۆچی ناوەچیمان زۆرە یەک هەڵوێستیمان کەمە استراتیژیەکی وامان نییە و ئەو نێش قدرتمان نییە لە بەرامبەری دەسەڵاتە کە ئەو ناچار بە تەمچین بکەم لە هەر جێگەی بکەین لە هەر جێگەیەکە کە کۆمەلگا خواستێکی بوو بێت لەسەر و خواستەی خۆی سوور بوو بێت و پەیگیری مەسەلەکەی کردبێ دەسەڵاتیش بە نسبەتی ئەوەی کە ئەو لایەنانە لەناو کۆمەلگادا چەندێ وەزنیان هەیە و چەندێ قودرەتیان هەیە ناچار بووە پێمەلی خواستەکانیان ببێ و جوابیان بداتەوە لە غەیری ئەو سوورەتەیە بەڵێ دەسەڵات لازم نابینێت کە وەڵامی خواسی کۆمەلگا باتەوە بەڵێ کاک محەدین دێمە لای تۆ ئایا ئەو مشتومڕەکانی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا و ڕۆژئاوا لەگەڵ ئێران لەسەر بەرنامە ناوچیەکەی نەبۆتە کۆسب لە بەردەم زیاتر زەقکردنەوەی پێشەلی مافەکانی مرۆڤ لە ئێران یاخود ئەم مەسەلەیە چەند بۆتە هۆکاری پشتگوێخستنی زوڵم و زۆرداریەکانی ڕژەمی ئێران لەسەر خەڵکی ئێران من پێم وایە ڕەنگە تیکەی ئاخری پرسیارەکەتم زۆرتر لەگەڵی بم ئەویژەوەیە کە من پێم وایە خودی ئەو کێشمەکێشانەی کە لە ئاستی نەوەتەوەییدا بەنسبەت جمهوری ئیسلامی وجودی هەیە بۆ ئەوەی غەرب زۆرتر دەیەوێت ڕژیمی جمهوری ئیسلامی قەناعەت پێ بکە واز لە ئەو تهدیدانە بێنێ کە هەم لە ئاستی ناوچەییدا و هەم لە ئاستی جیهانیدا دروستی دەکاوە دەخاڵەت دەکاوە پێشگیری لە پرۆسەی ئاشتی لە ناوچەکەدا دەکاوە لە لایەکی دیکەوە سەرکوت لە نێو خۆی وڵات دەکا ڕژیمی جمهوری بینی غەربیش زۆرتر ئەولەویەتەکەی بە باری مەسەلەی تهدید ئەمنیەتیەکەداوە و کەمتر هەوڵی داوە فشار بخاتە سەر جمهوری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ مافی مرۆڤدا من پێم وایە ڕاست پێچەوانەکەیەتی و بە درێژای زەمان هەمیشە شەروا بووە
لە قۆناغەکانی پێشتریشدا جاری وا بۆ دەستیان بۆ بردووە لە بۆی لەگەڵ جمهوری ئیسلامی بسازێن و تهدیدەکانی کەمکەنەوە بە قەوڵە خۆیان هاتوون و توێژی ڕخنەگرانیان لێ کردووە لەگەڵ کردووە جاری وا هەبووە ڕێپۆرتەری تایبەتیان داناوە بۆ جاری وا بووە بۆ ماوەیەکی زۆر بێدەنگیان لێ کردووە لە بینی ئاغای مۆریس کاپیتۆر نەتاک و ئاغای ئەحمەد شەهیددا ماوەیەکی یەکجار زۆر هەیە و غەرب بە ماوەیەکی یەکجار زۆردا مەیلی مامەڵەکردنی لەگەڵ ئێران هەبووە پێی وا بوو ئەگەر لەو بارانەوە بیکێشێتە مامەڵەی اقتصادی و دیپلۆماسی ڕەنگە بتوانێت تەئسیرێکی زۆرتری هەبێ بەڵام ڕژیمی جمهوری ئیسلامی هەمیشە سوور بووەوە هەمیشە سوورە لەسەر ئەوەی کە پرینسیبەکانی خۆی نەبێ و ئارزشەکانی خۆی نەبێ ئارزشی دیکەی بەلاوە قبول نەهێت هەتا لەو ڕۆژانەدا ئەمن قسێکی زۆر جالبم بێ ئاغای ڕئیسی قۆی قەزایی ئێران هەڕەشەی کرد بوو کە ئەوەی کە ئاشتۆن هاتوێتە ئێران و چاوپێکەوتی لەگەڵ کۆمەڵە چالاکوانی مافی مرۆڤ کردووە کتوێت یەگە پێشی نەگرێن ئێمە کارێک دەکەین کە وەزارەتی خارجە لێی مەسئول بێ یعنی بە حسێبێک دەتوانین لەو دیپلۆماتانەی کە دێنە ئێران بیانگرین یا بەرخوردیان پێ بکەین و ئەو وەختەوە گەو کێشانەی کە قەدیم دەیانکردن لە زمانی ڕەفسەنجانیدا کاری لەو بابەتە دەکەن منزورم ئەوەیە کە ڕژیمی جمهوری ئیسلامی سوورە لە پاراستنی ئەو ئەرزشانەی کە بۆ خۆی باوەڕی پێ هەیە کە سەرکوتکردنە خەفەقانە ئیجازە نەدانی بیرروڕای ئازادا و قبول نەکردنی ئەرزشە دموکراتیکەکانە جا بۆیە من پێما غەرب زۆرتر لەو بارەوە بەداخەوە بە شێوەیە قبولیان کردووەوە خەتێکی غەڵەتیان بۆ دانوستان لەگەڵ ئێران گرتوۆتە بەر کە کەمتر ئەولەویەت دەدەن بە مافەکانی مرۆڤ بەڵێ ئازان ئەمە بەرنامەی هەلە واشنتنە و تایبەتە بەررەخنەکانی یاخود ڕخنەی بانکیمون لە سەرۆکی ئێران سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان بانکیمون ڕۆژی سێشەمە لە راپۆرتێکیدا بۆ کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی سەر بنەتەوە یەکگرتوەکان ڕخنەی لە حەسەن ڕوحانی سەرۆکی ئێران گرت و گوتی ئەو بەڵێنانەی لە دەمی هەڵبژاردندا دای بۆ باشکردنی ئازادیەکان لە ئێران هەتا ئێستا بەدی نەهاتوون ئەم بەڕێزانەش میێوانی بەرنامەکەن حامید فەرازی چالاکوان و شارەزای کاروباری ئێران بنکە لە سنەی کوردستانی ئێران هەروە محیدین پاڵانی شارەزای سیاسی ئێران و ڕۆژهەڵاتی نێوەڕاست بنکە لە کەنەدا بە سکایپەوە لەگەڵمانە ئێستاش ئەچینە سلێمانی کاک عومەر کەریم لە پەیوەندیدا ئەویش ڕۆژنامەوان کاک عومەر ئەم کاتەوە باش ئەم کاتەی جەنابتانم کاتەی گوێگرانیش من دەمێکە گوێگریم یاخود گوێم لە گفتگۆی هەردوو بەڕێزان بوو من حەزم کرد لەسەر تەوەری ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی جیا قسەم کردا بەداخەوە کەمتر لەسەر ئەمە شکان خسەسەر لە ئێراندا ئەوەی کە هەیە مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری بەداخەوە فلتەرکردنی سایت و ئەنتەرنێت بەداخەوە ڕێگانەدان بە دانانی سەتەلایت ئێساژانی شارستانێتی تۆکو ئێران بەداخەوە کە دەبێت بڵێ ئێساش سەتەلایت یاخود بمانێت کەناڵێکی ئاسمانی وەرگرین لە ئێران نییە ئەمە بخۆی عیبەیە وا ڕێگرکردن لە پەخش و پێدانی ژمارە بە بڵاوکراوەکان ئەمانەش بربەستن و پێشێلکاری مافەکانی مرۆڤن کە ئەمە بۆ ئێمە کە لە هەرێمی کوردستانی پێما خۆشە بەوروبەرمان بە هەمان کرانەوەی هەرێمی کوردستان کە هەیە ئەوانش گەشە بکەن تا ئەوەی ئێمەش ئەزمموی حکوڕانی خۆمان دەوڵەمەندکەن هەروەها بەندکردنی ڕۆژنامەنووس بەداخەوە ئێساژ لە ئێراندا هەیە هەروەها بکردکردنەوەی دەنگە ناڕازەکان ڕێگانەدان بە کۆبوونەوەی گشتی خەڵەگەر هەشبێ ئەمە بەداخەوە زۆر کاک عومەر سەرنجەکەت گەیشت لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری وشتیوە دەگەیشت بەڵام مەگە هیچ تێبینێکتیە هیچ پرسیارێکتیە بۆ میوانەکان فەرمووتکە پرسیارێکم هەیە بۆ میوانە بەڕێزەکان پێم وایە ئەوەی کە ئێستا هەیە ئێمە غەرب و ئەمریکا بە گشتیدانەوێ فەلسفەیەکی نوێی حکومداری کە پێڵێن دیموکراسی مافی مرۆڤ بوو ئەوانە بەسەر وڵاتێکا بچەسپێنن یان فەرزکەن کە ئەساساً دەوڵەتی ئێران پێی قەناعەت نییە چۆن وا بکەین سەرکردەکانیان هێزە دەستڕۆشتەکان ئەو وڵاتە قەناعەتکەن کە ئەمەی ئەوان بەشێکە لە دیموکراسی مافی مرۆڤ لە ئێراندا ئەوەی کە ئەوان دەکەن بە پێچوانی دژی مافی مرۆڤ نازانن بە گفتوگوی خۆیان زۆر سپاس زۆر سپاس کاک حامد هەر لەسەر ئەوە وابزانم لە هەشتی ماجی سێ دادگای پێداچوونەوە سزای حکمی زیندانیکردنی و دوورخستنەوەی دژی مەسعود کورتپور و خەسرۆ کورتپوری برایی وەک خۆی هێشتەوە کە وابزانم کاک مەسعود 3 ساڵ و نیو زیندانی و بە تومەتی پروپاگەندا و کۆبوونەوە دژی ئەنی کۆبوونەوە دژی ڕژێم و هەروە برایەکەشی بە هەمان شێوە بەڵام بە 6 ساڵ زیندانی و 2 ساڵیش دوورخستنەوە ئەم مەسلەیە چی بەسەر هات کە ئەمە پەیوەندی بە مەسلەی ئازادی ڕۆژنامەگەریەوە هەیە لە بابڕێن لە ئێرانە بە تایبەتی لە کوردستانی ئێرانە کاک حەیدەر من سەرەتا ئەمێ ئیشارەیە بە ڕۆڵی وڵاتانی ڕۆژاوا بکەم لەسەر مەسلەی مافی مرۆڤ و لە پەیوەندی لەگەڵ ئێرانە ئێمە نابێ وا بیرکەینەوە کە بۆ وڵاتانی ڕۆژاوەش مەسلەی مافی مرۆڤ بۆیان لە ئەولەویەت و لە دەرەجەی یەکەمی
مەسەلەکەیە ڕاستەکەی ئەوەیە کە ئەوان ینی هەمیشە وانە نەک بڵم بۆیان مهم نییە ئەوان ئەنێ بەرژەوەندی ئابووری و اقتصادیان هەیە بە نسبەتی ئەو مەسەلەوە و پاراستنی بەرژەوەندی و ئەمنی خۆیان بەلایەنەوە مهمە ئەوان زیاتریانەوەی ئێران مەهار بکەنجا لە کەناری ئەوەیە بە نسبەتی ئەوەی کە کۆمەلگای مەدەنی لە وڵاتانی ڕۆژاوایە چەند دەنگی بڵند بێت و لەوان بتوانێت داوا بکە لە کەناری ئەو مەسەلەشەوە تا ڕادەیەک ڕەت نەبین ئەگەینا لە هەڵوێستە پێشەکانی شانادیمانە لە کۆنەوە ئەوان تەنانەت لە کەناری دیاردەی تێرۆریزمیشە ڕەت بوون و کارێکی ئەو تۆیان نەکردووە وڵاتە ڕۆژاواکان بەڵام ئێستا کە ئەزانن ئەمنیەتی خۆیان خەریکە ئەکەوێتە خەتەر بەرژەوەندیان خەریکە ئەکەوێتە خەتەر ناچارن ئەو ڕێک مەسەلەی مافی مرۆڤیش بنەوە لەناو خۆی ئێرانیشەوە بەتایبەت بە نسبەتی کوردەوە بەداخەوە ئێمە وەکو کورد دەنگمان لە لایەنەکانی تر نەویترە کەرەسەی ڕاگەیاندنمان بە نسبەتی ئەوانەوە زەعیفترە دەنگمان نەویترە دەنگمان بە مەحافل و بە بنکە نێونەتەوەیەکان کەمتر ئەگا مەسەلەن بۆ نمونە ماوەیەک لەوە پێش هەیئەتێک لە وەفتێک لە پارلمانی ئەوروپا و کات بوو وەتاران ئێمە وەکو کورد چوون دیدارێکمان لەگەڵاکردم لەوێ هەستم کرد کە جوابی پرسیارێکی خۆم وەرگرتەوە کە هەمیشە ئەم گوت بۆچی ئەمانە دێن لەسەر کورد قسە ناکەن کە راپۆرت دەدەن بە ئەوروپا دیمێمە کەسمان نییە لە وەختان من کەمە لابیمان کەمە لە ناو ئەوروپاوە ولێرە لە ناوخۆ تەجربە ئەزمموی و جۆرە کارانەمان کەمەجا بە نسبەتی ئەوە فکرەکەمەوە مەسەلەی مافی مرۆڤ بەگەر بەو شێوە بەو ئاراستە باشەشان نەچێت بە نسبەتی کوردەوە لە ناوخۆ دلیلێکی ئەتوانێت ئەوە بێت کە ئێمە خەڵاتمان کەمترە لە بەرامبەری ئەوانە هەروەگە بینن مەسەلەی ئاغای کاک مەسعودی کورتبوور و ئەوانیش کە ئیشارەی پێکەن لەو ڕاستایە ئەگەر کورد نەبوونایە لە ناوەندەوە لە تارانەوە تەواوی کەرەسەکانی ڕاگەاندن بە فارس و ئینگلیسی و هەموو زمانەکانی تریشەوە مەسەلەکان زۆر بەرجەستەترە کردەوە و لەسەری ئەڕۆیش لێبینین بۆ کەسایەتە کوردەکان کەمتر دەنگی دەرێت بەڵێ کاک حەمید بزانام جێ خۆیەتی ئەم پرسیارە ئەم قسانی کە تۆ کرد ئەم شتانی کە ئاماژەت کرد لە جێ خۆیەتی من ئەمە ئاراستەی کاک محیدی بکەم کە خۆی لە کەنەداوێتێکە لە چالاکوانەی سیاسی و لەلایەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنێک کاریشی کردووە و ئەم پرسیارە ئاراستەی کاک محیدی نەکەم کاک محیدین بۆ لۆبی با بڵێین بەتایبەتی ئۆپۆزیسیۆنی کورد لە دەرەوە کە ژمارەی زۆر کوردستانی ئێران لە دەرەوەن لە ئەوروپان لە ئەمریکان بۆ تا ئێستاکارێکی وان نەکردو کە دەنجی ئەو دەنگەی کە حامید باسی کرد بە ئەوروپا یا بە خەڵکی ئەمریکا وانە بگەێنن بە تایبەتی ئەو مەسەلە ڕەواکەی کە ئەو هەوڵانی کە دەدرێتن وڵا من لەگەڵ ڕخنەکەی کاک حامددام 100% ینی ببوورە کاک محیدین ببوورە ئایا باسکردنی بۆ نمونە مەسعود کورتپور و براکەی و ئەوانەی کە جیراون خۆ ئەوانە ڕۆژنامە مەسەلەی ڕۆژنامەگەری دەکەن بەڵام لەناو ئێرانن وەکو بڵێ ئۆپۆزیسیۆنی ئێران بەتایبەتی لایەنە کوردەکان شەرمەکەن باسی بکەن بۆ دیارە من لەسەر باوەڕ نیم کە هیچیان بۆ نەکردووە من پێم وایە لە ئاستی جۆرا و جۆردا کار کراوە لەو بارەوە بەڵام من پێم وایە لەگەڵ ئەو قسەی کاک حامدم ئەوەی کە دەنگی کورد بە هەموو ئەو دەردوو ڕەنجانەوە کە کورد لە کوردستانی ئێران هەیەتی و بەدەستی حاکمیەتەوە لە ماوەی ئەو چەند ساڵەدا کێشاوێتی و ملەتێکی مبارز بۆ لە مەیداندا بووە خەڵکی کوردستان کۆڵیان نەداوە تێکۆشەران و چالاکوانانی فەرهەنگی سیاسی کوردستان کۆڵیان نەداوە لە ئاستێکی بەرزدا لە خەبات و لە داواکردنی مافەکانی خۆیاندا بەشداریان کردووە من پێم وایە بارتەقای ئەوە تێکۆشەرانی کورد لە دەرەوەی وڵات ئەگەر ناویان بنێم تێکۆشەر یا فعالینی کورد لە دەرەوەی وڵات بە تایبەت ڕێکخراوە سیاسیەکان نەیانتوانیوە لەوە ئاستەدا جوابی مەسەلەکە بدەنەوە من پێم وایە هەر بەو ڕۆحیە و بەو شێوەڕوانینەوە کە لە ئاستی جوڵانەوەدا لە نێوخۆی وڵاتدا دەیانەوێت کار بکەن لە دەرەوەی وڵاتدا زۆر کەمتر لەوە کەمیان هێناوە ناڵم هیچیان نەکردووە دیارە کارهایە کراون بەڵام هیچ یەک لەو کارانە کاری ئاساسی نین بەداخێکی گرانەوە وەک بۆ خۆت فەرمووت کە ئەو ڕخنەیەکی زۆر واردە من پێم وایە هێشتا کورد لە کوردستانی ئێراندا هێشتا لە دەرەوەی وڵات تێکۆشەرانی کوردچە ڕێکخراوە سیاسیەکان واچە فعالینی جۆراوجۆری مستەقل هەتاکو ئێستا لە کاری جددی بیریان نەکردوێتەوە بە بەرنامەی جددیان بۆ کارێکی لەو بابەتە نەبووە کە بتوانن دۆستێکی زۆرتر پەیدا بکەن بۆ قەزیەی کورد و بتوانن لە ئاستە جۆرا و جۆرە نێونەتەوەیەکاندا جمونجڵ لە خۆیان نیشان دەن من زۆرتر ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو پرش و بەڵاویە کە لە ئاستی ئۆپۆزیسیۆندا هەیە و ئەو پرش و بەڵاویەی کوتاری کوردی کە لە ئاستی ڕەوشەنفکراندا هەیە کە وەزیەتێک هاتووەتە پێش هەمن لە ئاستی نێوخۆیدا و هەم لە ئاستی دەرەکی
شتێکیدا کەس خەتی کەس ناخوێنێتەوە بە خەمێکی نەتەوەییەوە بەرخورد لەگەڵ مەسەلەکە ناکرێ. من پێم وایە لەگەڵ ئەوەی کە ئێستا دەبینین مەسەلەن لە دنیای دەرەوەدا لەگەڵ ئەوەی کە ڕەنگە مەساڵحی تەرەف لەگەڵ ئێمە فەرق بکاوە لەگەڵ خەڵکی ئێران فەرق بکاوە لەگەڵ زۆر کۆمەڵگا فەرق بکە، بەڵام خەمی مەسەلەی مافی مرۆڤ خەمێکی جددیە. زۆرێک لە وڵاتەکان زۆرێک لە فەعالینی وڵاتەکانی دیکە تێیدا بەشدار دەبن لە هەموو ئاستی دنیادا، بەڵام بەداخێکی گرانەوە تێکۆشەرانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات بە تایبەت ئەو خەمەیان زۆر بەکەم گرتووە، شانازیەکی زۆر بەخۆیانەوە دەکەن، خۆیانیان پێ جددیە. بەڵام من دەتوانم بڵێم لەگەڵ قسەکەی کاک حامددام تونتر لەوەش کە کاک حامد دەیفەرمێ حەقی خۆیەتی و ئەو خەمەکی جددیە، بەڵام بەڕاستی لە بەبارتەقای ئەو خەم و دەردەی کە لەوێ بجوودی هەیە کوردەکەی یەکجار زۆر کەمی کردووە. ئەگەر حسابێکیشی هەبێ من پێم وایە و حسابە نابێ زۆر بە جددی بۆی بگری لەبەر خاتری ئەوەی کە ئەو وەزیەتەی کە دەبینێەوە ئەو مەدانە گەورەیە کە لە دنیای دەرەوە وجودی هەیەوە کەڵکمان لێوەرنەگرتووە. من پێم وایە ڕخنەکە بە هەمومان واردە و هیوادارم کە ئەو دەنگەی کاک حامد و دەنگی هەمومان بگاتە گوێی هەموو لایەکی کە ئاستێکی وریاتر و شیارانەتر و بەرپرسانەتردا بەرخوردکرێ بە مەسلەکە و ئەو هەموو دەرد و ڕەنجەی کە ڕۆژانە تێکۆشەرانی کورد لە نێوخۆی وڵاتدا چالاکانی مەدەنی و فەرهەنگی دەیبینن، ئێمە بتوانین بڵنگۆیەکی جددیتر بین بۆیە. کاک محەدین ئەلبەتە من مەبەستم ئەوە نیە کە هیچ شتێک نەکراوە، شت کراوە بێگومان، بەڵام لێرەدا لەوانەیە خۆشم تووشی یان ڕخنەی هەندێک لایم بکەم. هەندێک جارکە لەگەڵ لایەنە حزبیەکان بەڵام مەکو تاک قسەیان لەگەڵەکەی نەگوەکو حزبی باسی وەکەن، باسی مەسەن بوونمونە ئەوەی کە باسمان کرد مەسعود کوورپور یا برایەکە یا هەندێک خەڵکی ترکە جیراون ئەڵێن ئەوانە ناو ئێران جیراون، ئەوانە لە کاری ڕۆژنامەگەری دەکەن لە ناو ئێرانە، یەکو بڵێ گومانیان هەیە لەسەر کارەکانی ئەوان کەچی ئەو شتانی کە ئەوان کردیانە شتێکی زۆر بەجێ زۆر بۆ خزمەتی کوردیان کردووە بوو داوای لێبوردنەکەمانی ئەوە ئەبینم ئەوە هینەوە باسی ناکەن ئەم مەسەلانە زەق نەکردو، بەڵام کە شتێکی بچووک دێتن بەرنامەیەکی خۆش سەرگەرمی شتیوە هەموو ئامادە ئەبن، بەڵام بۆ شتێکی وە ئەبا ئەمە زۆر زەق بکرابایەوە تا ئێستا هیچ شتێک نەکراوە. ئەنی دەبێت کاک مەسعود و کاک خسرۆ کە دوو تێکۆشەی فەرهەنگین لە نێو خۆی وڵاتداوە لە مەواردی جۆرا جۆرە عەزیەت و ئازاریان بۆ کراوە. ئێمە کەسانی دیکەشمان هەیە لە پەیوەندی لەگەڵ مافی مرۆڤدا بێگومان ساڵ زنداندان. من پێم وایە ئەو ڕخنەیەکی وارددا و بۆیە ئەرزم کردی، من پێم وایە کەمتر بەخەمیەوە مەسەلەوە بووە لەو بەشەی کوردستاندا ئەو ڕخنە بە تەواوەتی وارددا لە جێی خۆیدا ڕاست دەفەرمووی شتە چووکەکان زۆر جار گەورە دەکەنەوە شتەکان زۆر جار دەبیت. ئەو ڕخنەیەکی وارددا و تێکۆشەرانی نێوخۆی وڵات ئەگەر تێکۆشەرانی نێوخۆی وڵات نەبن، چالاکانی نێوخۆی وڵات بن نەبن، من پێم وایە ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن بە تەریقی ئەولا نابێت حسێبێکیان بۆ بکرێتەوە. ئەوەی کە هەیە وەک نەفەسێک دەکێشتێ ئەوەیە کە لە نێو خۆی وڵاتدا وجودی هەیە، ئەو مافخوازیە و ئەو حرەکەتانەی کە لە نێو خۆی وڵاتدا لە ئاستی فەرهەنگی و لە ئاستی ڕۆژنامەنگاری و حقوقی بەشەردا دەکرێت و داواکانی خەڵک. من پێم وایە ئەوە مەسەلە جددیەکە، نەگەوانە عیبە نین و نەگەوانە خراپ نین، ڕەنگە بۆچوونێکی زۆر غەڵەت وجودی هەیە لە لای ئۆپۆزیسیۆنی کوردی. ئەویش ئەوەیە کە ئەوە لە نێو خۆی وڵاتدا کار دەکات، ئێمە لەسەری وەجواب بین ڕەنگە عەزیەتێکی زۆرتری بکەین، عەزیەتێکی زۆرتری بۆ دروست بێت. لە حاڵەتێکدا من پێم وایە 100% غەڵەتە لە هەزاران کەیزی نێو خۆی ئێران داوەتەوە کە شارەکانی دەرەوەی وڵات دەتوانێت تەسیری هەبێت. زۆر سپاس کاک محەدین. ماوەکەمان زۆر کەماوە، ئەلبەتە کاک حامی تۆمان لەبیر نەچووە، بەڵام دوو جۆگر هەیە لە پەیوەندیدان ئەمانەیە سەرنجەکانی وەگرین بە کورتی. یەکەمیان کاک کەریم مەناف لە هەولێر لە پەیوەندیدایە. کاک کەریم تکە لە بەرەوەی 2 دقەمە ماوە بۆ هەمووی ئەگەر تکە چ پرسیارێکتەیە فەرموو بە کورتی تکایە. زۆر سپاس دەستان خۆش، سپاس بۆ دەرفەتە. من پێم وایە لە ئێران نەک کارێک نییە یا ئەوە تا بوارێک نییە بۆ کاری سیاسی بۆ ڕێکخراوەکان یان بۆ کەسایەتی سیاسی، بۆ پێم وایە بۆ کرێکارێک یان کۆڵبەرێکی کوردیش مافێکی دیاریکراون ینی مافی کار نییە کە ڕۆژانە بۆ قوتی ماڵ و منداڵەکەی کار بکە. ڕۆژانە ئابینین لە سنوورەکان خەڵک بە کۆڵەوە دەکوژێەوە ئەوانە. بەڵە گیان کاک کەریم پرسیارێکتە بێ فەرمووتکایە بە کورتی. زۆر سپاس. بەزا من پرسیارێک دەکەم، پێم وایە ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەبێ ڕاشقاو بن بەرامبەر سیاسەتی ئێستا ئێران، نابێ سیاسەتی دۆلاریان هەبێ، ئەبێ سیاسەتی بەدەستێنانی مسلمانی خەڵکیان هەبێ. زۆر سپاس بە خەڵک بینین کە ئەمریکا هاوپەیمانانی فعلەن بە پەرۆشی پاراستنی مافی مرۆڤ و
زۆر سپاس کاکەریم هەروە ئەچینە قەزای سۆران کاک جەبار عەلی لە پەیوەندیدایە کاک جەبار ئەم کاتەوە باش فەرمووت کاگە بە کورتی دوو وڵات سەرنجەکەی من ئەوەیە بۆچی ئەمریکا و زۆرێنزەکانی تر لە کاتی دانیشتاندن لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر مەسەلەی ناوەچی و یۆرانیۆم و ئەمانەی تر خاڵێکی تر ناخەنە ناو کارنامەی بەرنامەکانیان بۆەوەی ئێران ملکەتی ئەوە بکەن کەوا دارەکان هەڵگرێ یعنی بیخەنە ناو ئەو قاڵبەی هاوشێوەی وڵاتانی تر زۆر سپاس کاک جەبار هەر ئەوەندە ماوەمان هەیە بە داوای لێبوردنەکەم ئەمە ڕاستەی کاک حامید دەکەم کاک حامید تۆ دوا قسە دەگا بکرێتن فەرمووت کایە بەڵێ من پێم وایە بە کورتی ئەوە هەرەوە نیشانەدا کێشە ئابووری اقتصاد بنەمایە و بەرژەوەندەی ئابووریەکان لەسەر و هەموو شتێکە تەنانەت بۆ وڵاتانی ڕۆژاوا و غەربیش و لە کۆتایی ئەمەوێ بڵم سپاسی کاک محەدینی ژەکەم کە بە دڵێکی فراوانەوە ڕەخنەکەمی وەرگرت و ئەلبەت منی ئیسلاحێک لە قسەکەما بکەم ناڵم دۆستانی دەرەوە هیچیان نەکردووە دۆستانێکن کە یارمەتی ئێمەیان داوە لوتفیان بووە هەر بوو ئەو شێوە کار و چالاکی و ئەو شێوە لابیگەریانە کە من لێرەوە سپاسیانەکەم دەستی هەموو لایەک خۆش بێت زۆر سپاس کاک محەدین 15 سانیەکت بێدەین فەرموو وڵام منی جارێکی دیکەمان دوونە بوونی لە کاک حامد و دۆستانی کاک حامد دەکەمەوە تێ کوشترانێکەوە کاک حامد لە نێوخۆی وڵاتدا دایانەوەی وجدانی خەڵک من لە چوارچێوەی ئەو چوارچێوە تەنگەدا کە وجودی هەیە ئەوەی لە دەستیان دێ دەیکەن زەحمەت دەکێشن و بەرحاڵ باسی دەکەم بۆ ئەوەی کە ئەوەش کار نەمان کردووە کاک حامد بە شێوەیەک نمرەمان دەدات زۆر سپاس بۆ ئەویش و سپاس بۆ جەنابیش زۆر سپاس کاک حامد فەرازی چالاکوان و شارەزایی کاروباری ئیران لە شاری سنەی کوردستانی ئیران هەروە کاک محەدین پاڵانی شارەزای سیاسی ئیران و ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە کەنەدا زۆر سپاسان دەکەین بۆ بەشداریتان لەم بەرنامەیە زۆر سپاس سپاس بۆ ئێوەش مەمنون